کاگاڵاس ئەوە کەیسی بووکەکەت لەکنەم نا دیارە داوا دەکات لە کوڕەکەت زیاد بتووە بەس دەمەند نەبی هەموو هەوڵەشی خۆم دەدەم لێ ناگەڕم لە یەکتر جیا ببنەوە ئێمەش نامانەوێت جیا ببنەوە دەیکوژین تۆ بەڕاستە کاک عەباس ئەو قسەی لێرە کردت لە جێشکە نەکەی تێدەگەی من قسەی خۆم کرد دارەخان خەزوونت دەکوت ڤیدیۆ لەگە کەسێک بڵاوتەوە لەکرێ پێ بڵێ و کەسە چییە؟ جەنابی پارێزەر ئەو کەسە کوڕی پورمە وەکو برام وایە نازانم کە ڕسم و ڤیدیۆی ئێمەی بڵاو کردوێتەوە ئێوێ تووشی کێشەم بکات زۆر باشە بە زۆر ئاگاداری خۆت بە باشە بەستە جەنابی پارێزەر من دوو مانگە کەیسەکەم لای تۆیە ئەمڕۆ هاوسەرەکەم لە بەندیخانە بەرەبێت بەڕاستی بێزار بووم لەو هاوسەرگیریە ئەتوانی هەر ئەمڕۆ داوای جیابوونەوەم بۆ تەقدیم بکەیت و ئەو کەیسەم بۆ دابخەین بابە لێک زیابوونەوە گەمەی بنداڵان نییە زۆرم پێسەیە ئەوڕۆ هەر کەسەشی دێ هەڵدەستەوە دەڵێ وەرە داوای لێک زیابوونەوە دەبێ بابە ئەوە ناکرێتە جەنابی پارێزەر چەند پارە بڵێ ئەدەمێ تەنها ئەو کەیسەم بۆ دابخە تکات لێیەکە خاتوو ئەمن پارێزەرم مەبەستی من پارە نییە لەوە پارەش وجدانی خۆم ناخۆشم یعنی ئەتوو دەتەوێ ڕەشی بکەمە سپی بکەمە ڕەش بە خاتنی پارەی با بڕێ باشە ڕاست و ڕەوان پێم بڵێ ئەتوو چ تێ لەگەڵ ئەو کوڕە بکات قوربان سوێنە خۆم هیچم لەگەڵیان نییە حەزەکەی تێری بۆەکەم نا پەیوەندیشتی وا مەکە کاک بێژە پێی بڵێ هاوسەرەکەی من کە چۆن بوو زۆر ئێمال بوو بۆم هیچ مەسروفی ناکردیم هیچ ژیانی نەبوو لەگەڵمان بڕواکەی لەوەتی هاوسەرگیریم کردو هیچ دڵخۆشیەکم لەگەڵیان نەبینیوە نازانم پێم وت کە بزنس نەکات بە پارەی قەرز بەڵام بەگوێی نەکردم خاتون خەتای خۆتە ژنە ئەوەندە بە تەماحی ینی زۆر سەرخستە سەرسەری وەت لێکرد قەردی بکاتنەوەی دەست بە بزنس بکات حتا خستە کۆچی زیندانەوە نەخێر کاک بێژم ئەو خۆی پارە لە مێشتیا بوو زۆریشم پێوت دووبارە هەزار جار پێم وتم تکایە بە پارەی قەرز بزنس ناکرێت بەڵام گوێی بۆ نەگرتم بەڕاستی من زۆر بێزار بووم تکات لە یەکەم جەنابی پارێز ئەمەوێ لی جیابمەوە ئێستا هاوسەرەکەت لە چێیە؟ ئەمڕۆ لە زیندان بەربووە باشە خاتون چۆن زانیاوە لە زیندان بەربووە؟ تێری بۆ خوشکەکەم کردبوو باشە تو چ تێ لەگەڵ ئەو کوڕی؟ جەنابی پارێزەر پێم وتی سوێن بەخوا هیچم لەگەڵیان نییە تەنها وەکو برام وایە حەزەکەی تەلەفۆنی بۆەکەم باشە ژمارەکەم لیان پەیوەندی پێوەکەم بەسەر چاو ئەوە ژمارەکەیتی؟ بەڵێ فەرموو ئەلو کوڕم ئێمە لە خانەوادەیەکی بەحیا و بە شەرەفی لە ناو عەشیرەتەکەی ئێمە هیچ بێڕەو شتێک جێی نابێتەوە مەقسەد چێ بابە؟ شێخ ڕوسمان لێناردی ئەوە ژمارەیەک ناردی چەند تەلەفۆنشم لۆ کردەوە داخراوە ڕقەمەکەی ئەو ڕوسمانەم پێشتر دیتیە چێ لۆی ناردی؟ یوسفی ئامۆزام هاتە سزنێ و پێشانیدا
بۆی لەگە بابت دەکەی ئەوها پەروەردەم کردی کوڕم ئێستا یوسف ئەو ڕسمانەی لۆ مامێت لۆ خارێت لۆ خزم کەس بۆ هەمووان نردیتی هەموو دیتیان تازە ئابڕوومان چوو هەتا خەڵک نەیزانیا دەبی بە زووترین کات عیلازەچی لەو بابەتەی بکەی بابا عیلاج دە چ بکەی ئەرە کاکە خۆ ڕسمی قۆڕی نەگرتیە گورە خۆشتە چ قۆڕی نەکردیە کورە هەی بێ ئابڕوو ئەتوو ئابڕووتەیە ئەگە ئەو ژنە ئابڕووی هەبای ئابڕوومەی نەدەبرد تێگەشتی ئێستاش دیفاع لێ دەکەی بابە چوویتەکەم کوڕەتت چی لەوانەیە لەوەی چوو بیکە من لە سزنێ بەردا کورە مێشکت بینەوە سەرە خۆت مێشکە تو مێشکت نییە ئەو ژنە ئەتوی زۆر خۆش دەوێت ئەگە ئەتوی خۆش بوویستا باید لە محکەمەی داوای جیابوونەوەی نەدەکرد ئەتوو زۆر بێ ئاخری بابە تارە ئێستا ڕقی لێمە لێم تووڕێیە لەبەرەوەی بزنزەکەم کرد بە ملیش کام نەجاحەتم نینەوە پارەم لەدەست ڕۆی و قەردار بوومەوە بەس بابەوە معنایەوەی نییە کە ڕقی لە من بی کاکە مەجنوو مێردی خۆشیمان دەبی ناخۆشیمان دەبی لێک تووڕە دەبین پێک دەینەوە کورە کوڕم عەقڵت بینە سەرە خۆت لۆ شێتم دەکەی لۆ شێتم دەکەی کورە دەچمەکن خارت کورە دەرێ بیکوژە دەچمەکن مامە دەرێ بیکوژە دەچمە کۆرانە دەرێ بیکوژە دەچمە زەرئیشێ دەرێ بیکوژە کورە ئەمە شوێ بووم لە دەستت تێدەگەی ئەتوو دەتەوێت شەرەف و ناموسی خۆمان هەروەها بە ئاسانی بەجێبێلی بابا بەتەمایە من تارێک کوژم کوشتنی چ بابە ئەمن تارام خۆش دەوێت هێم دەگەی کوڕم ئەگەر دەتەوێت شەرەف و ناموسی عائیلەکەت بپارێزی دەبێ بە زووترین کات ئەو لەکەی لەسەر خۆمان لادەی کوڕم بابت دەزانی لە چ دەژی دەزانی ئەم لەسێ ئازارم دەژی کوڕم دەچمە دەرێ ناوێرم سەر برند کەم لە بە خەرچی ناوێرم سەر برند کەم دەزانی ڕسمی ژنەکەت بەڵاو بوویتەوە شەرەفمان چوو حەیامان چوو بابە باشتەکان لە خۆمان زیاتر قروز نەکەن قوربانت بوو دەیهێنین دوو قسەی لەگەر دەکەین بەشکم خەڵەت تێگەیشتنەکە کوڕم مەسەلەکە ئەوە نییە ئەگە هەر مەسەلەکە ئەوەیە ئەمن لەگە کوشتنیمە با یاسا حەلی بکە ئەدی کۆمەلگا ئەدی ناو کۆمەلگای چ برەی ئەدی ناو خزم و عەشیرەت و عێل چ برەی ها کوڕم ئەمن مرتەح نابم مرتەح سەرم شۆڕ دەبی هەتایە لۆیە دەبی ئەو کاری ئەتوو تەواو بکەی تارەی بکوژی بیکوژە کوڕم بیکوژە کوڕم لۆ ئەوەی شەرەف و ناموسی خۆمان بپارێزی بیکوژە دەیکوژی پێت دەڵێم دەیکوژی دەیکوژم بابە دەیکوژم شێ لەگەر خۆم دەم بابە کوڕم کەس لەگە خۆت مەبە با کەس تووشی مشکلەی نەبیتن تەلەفۆنم لەگەر مامت کرد بۆکی بستە لای سەدرە دینی باشە هەتا ماوەیەک لەوێ خۆی عەشاردا نایە نایە برادەرێکم ناسێ لە سزنێ دەچمە کنێوی کوڕم دەیکوژیت تارەی دەکوژیت باشە دەیکوژە باش کاگرێتمە برایەکە بەپێی یاسا بنەماکانی هاوسەرگیریت پێشێل کردەوە وایە یاننا پێویستە لە پەسەر پیاویش مافی ئافرەت و خەرجی ڕۆژانە و مافە سەرەتاییەکانی دابین کات بەڵام بەڕێزت زۆر کەم تەرخەم بووی وایە وایە وەڵا جەناب پارێزە قسەکانی تۆم تەواوە بەڵام میدی من لێرەوە بەڵێن دەدەم یعنی لەسەر دەستی جەنابیشت بەڵێن دەدەم کە ئەوەی پێویست بی و ئەوەی بیەوێ من لە بۆی ئەنجام بدەم و یارمەتی بدەم نەخێر جەنابی پارێزەر ئەو یەکەم جارێ نییە کە بەڵێ نەدا پێشتریش
دە بەڵێن زیاتری وای پێداوم بەڵام هیچیانی نەبردووەتە سەر. جەنابی پارێزەر ئەگەر بکرێتم بە گەوری خۆتان لەتوت بفەرمون چەند دەقەیەک بەجێمان بێڵن هەندە قسەی لەگەڵ خێزانەکەی خۆم دەکەم. تارەخان یاتیانێ بەزیتان بێڵی؟ بەڵێ جەنابی پارێزەر. زۆر باشە. هەر لە پشت دەرگام زۆر دوور ناکەمەوە باشە؟ باش. هەستە بێژم هەستە. زۆر سپاس. کاک ڕۆستەم ئەو دوو لۆ بەتەنێ بەجێهێشتیە. بێژە ئەمن بەخۆم دەزانم چ دەکەم. دەمەیە دوو سێ دەقە پێکەوە بن بۆکو ئاش بوونەوە. کاک ڕۆستەم دەرێوە لەبیر کردی ئەو ژنە ڤیدیۆ بڵاوبوویتەوە؟ دەزە کاکە کچە ئامۆزای هەیە کوڕەخانی هەیە کوڕە پوچیە تەبیعیە بابە. بەس ئەوەت لەبیر نەچی ئەو کوڕە زۆر دڵی پیسە لە سزنێش سەرە ڕۆ بۆ سەر بە مشکیلە بووە. ئەتو بەڕاستیدا؟ ئارێ وەڵڵا بەڵکو بگرێت دڵیشی زۆر پیسە. بێژە وەرە لەگەڵم بابەتە بێنەوە. جەنابی پارێزەر. بەڵێ من بڕیارم دا کە لە هاوسەرەکەم گیانە بمەوە بگەڕێمەوە بۆ لای. ئەتۆ بەڕاستە؟ بەڵێ. تارەخان هیچ شارەکە لەسەر نییە؟ نەخێر. زۆر باشە. ئەمەش هەموو هەوڵێکمان لەوەیە بۆ بلوێتری بگەڕێنەوە. باشترین بڕیارتاندا دەستان خۆش بێت. زۆر سپاس. زۆر سپاس. سەرچاو. تارا بڕۆین. ئەتوو تێنی نازانم زۆر سێرە. تەوفی زۆر خۆشە. جانە وەک پێم گوتی سەدرەدینی برادەرم لە پاش ئەو زەرەرێکە کردم گوتی ئێروکانەتان دەدەمێ لە بۆتان دەکەمە جێیەکی گەشتیاری ئەم ژوات لە خۆمەوە لە بۆ تو نیوەت بەناو دەکەم باشە؟ زۆر سپاس دەکەم گیانەکەم. زۆر جوان ئێرە جێیەکی زۆر جوان دەردەچی. سێری ئەو لاکە ئەو لاش زۆر زۆر خۆشە. کام؟ ئەو لاتر؟ جوانە ها؟ خیانەتم لێ دەکەی؟ کچە لە بەناو دوو چماو دەکەم! بابە جان ئەو خیانەتکارم کوشت. خیانەت لە من دەکەی لەبەر دوو دووسێ مستەچی بووم. بێژە بەڵێ کاک ڕۆستەم. هەز بە شتێکی ناخۆش دەکەم. خێر؟ براکەم ئەمە تێناکە ئەو کچە ئەو کوڕە کوها بە ئاسانی پێکانەوە. بەڕاستی لای منیش سیر بوو. کاک ڕۆستەم ئەنی هەر دەبایە جێمان لە قسەکانی بایەوانی کە لێرە گوتیان بەتەنێ دەبایە بزانین کە چیان گوتی و چیان نەگوتیە. کورە بابی ئەگەر جێ لە قسەکانی بابی دەبوو بۆنی خوێنی تێدا تەنانەت دەیگۆ دەشی کوژی. کاک ڕۆستەم زۆر زۆر سیر بوو. یعنی مشکلەکە بە من و تۆ حەل نەکرا بە خۆیان پێکاتنەوە زۆر بە ئاسانی. تەلەفۆنێکی گوتارێک. باشە بچە.
کاک ڕۆستەم داخرایە لۆ ڕێدوانێکە تا سوود دەی ئەلۆ باش کاک ڕێدوان باشم ئەنە گیشتم بە کاک ڕۆستەمە کاک ڕۆستەم لەلاتە بەڵێ لەلامە بیکە خارێتی بەسەر چاو ئەوە کردمە خارجی ڕێدوان قسەی کەژۆم لێتە شەڕەف و کەرامەتی خۆم پاک کردەوە مەبەستت چییە؟ تارام کوشت برۆ بەڕاستە ڕێدوان ڕێدوان ژەلێ بوو دەڵێ کوشتم پێشە خۆم بە تاوانبار دەسەنم نەمتانی لەو کاری سەرکەوتوو بوو ئەو کچە زۆر هەوڵیدا لەو پیاوە جیا بکتەوە بەس ئەمە لێ نەگەڕام بەداخە ڕۆستەم کاک ڕۆستەم ئەمە بێتاوانین با لەو مەوزوعین بچینە دەرێ لەوە بەڕاستە ویژدارم ڕێگەم پێنادا تا کۆتایی ئەو کەیسە بەهۆرێکمان ڕووی دەبین ئێستا ئەوە چ بکەین هەستا هەتا زۆر بابڕۆین سەرەتا سەردانی پۆلیس دەکەین لێرەش دەچینە سەردانێکی نەژادی دەکەین نەژاد چێە بڕۆ هەموو دەڕێن و باس دەکەم هەستا ئەوەش مۆبایلەکەت ئەو خیانەتکارم کوشت ئەلو شتەکە تەواو بوو ئەتوژنۆ تاتیا زۆر باشە ئەتوش ئەو ڤیدیۆی لە هەموو خزم و کەسان بنێرە با بیبینن هەرچەندە لەگەڵ کوشتنی یەک مێروستانش نیمە بەڵام کۆمەڵگە خەیبە بریان دەزان ئیشم گەلەگەر زۆرە ئەگەر هەر پرسیارێکدانەیە بەپەلەی ئەمەم لێنە کۆمە وەڵای ئەوێ ڕاستی ئەمە لە تو زیاتر بەپەلەترین بەس کاک نەژاد بەخۆ دەزانی بۆ ئاخیرەی بەڕێزتان لەگە تارەخانی لە ڤیدیۆیەکی دەرکەتینە دەکرێت هۆکاری دەرکەوتنتان چیە لەگەڵ ئەو ئافرەتەی زەحمەت دەبی جەنابەت محامی وەریە بەڵێ ئەو پرسیارانە ئەو پۆلیس دەیکاتەوە تاقیقە کاکە فێرە ئیشی خۆمان بکەوە ئەمە دەزانین چ دەکەین و چ ناکەین غەمی هەندێشت نەبی کاتی بەی دێ پۆلیسیش تاقیق لەگە دەکات باس ئەمە دەمانەوێت هاتینەکەم بە ڕێزت بگەینە سەرەداوەچی پێش ئەوەی پۆلیس باگت بکاتە پێمە بڵێ بە قوربان تارە کچێ پورمە بڵێ یعنی لە خینی خۆمە حتمما دێ سەردان دەکاتن پرسیارە چیە موشکلەکی هەیە نایبێت تۆ من باشە کاک نەژاد لەوە خەمساردی کچە پلکت مردیە یعنی ئەتەوەندە بێوەفای لە بەرامبەر کچە پلچ خۆت نایە یارمەتیمە بدەیت دەمانەوێت کەیسەکەت لە بۆ یەکلایی بکەینەوە و دوایە دوورت بکەینەوە مشکلەی لەبەرەوەی هۆکاری سەرەرچی ئەو مشکلەی ئەتوشی چونکە ئەتوش دەرچووی لەو ڤیدیۆیی ئەو زەمان بەبەستمانە براکە دەمانەیە ئەتوی دوور خەین و لەو ڕووداوای قسەمان لە بۆ بکە کاکە جان کاتم نییە بخۆ دەزان تکای جاشکەوەرنەوە باشە بێ زەحمەت زۆر لە کات ناگرین دڵنیا بە زۆر لە کات ناگرین ئێستا هاوکارمان بۆ لۆی ئەتوش نەجات دەین نەو مشکلەیە فەرموو کاک نەژاد ستان لێ فەرموو پرسیارتان چییە؟ باسی تارەمان لوکە بە تایبەتی لەو ڕۆژانەی دوایی کە سەردانی بەڕستی دەکرد باسی هیچی نەدەکرد کاکە جان ناوی هیچ کەسی نەدەینا کاکە جان بە خۆتان دەزانن مردەکەی دڵی زۆر زۆر پیس بوو بەڵانیا ئەو کچەش وەزعی زۆر زۆر خراپ بوو باشە بە دوای کار دەگەڕا
بەڵام مێردەکەی قبول نەدەکرد بەڵام لەو کاتێک کە مێردەکەی گیرا باشە بە فرسەتی زانی و دووبارە بە دوای کارگەڕا بە واستەی هاوڕێکی کارێکی دیتەوە ئێوە شتێکی باشە خراپ نیم کارەکەش با پێتان برنج بووە شەریکەشی ڕسمی بوو ئیشێ بەرهەمێنان و ڕێکلام و شتانی دەکرد باشە کاک نەژاد ئەو ئیشەی خراپ نییە ئەسڵەن ئیشەشی زۆر باشە یعنی هیچ شتێک تێدا نییە دەزانم کاکە جان بەڵام لە ژێرەوە کایتر دەکرێت کایدی مەبەستت چییە؟ کاکە ئەوەندە بەسە باشە چێشم دەکەن بە قوربان کاک نەژاد نەگەتان هاتم بەسە کاک نەژاد تکایە هاوکارمان بە هاوکارت دەبین ئەمە دوو مەعامینە لێرە دانیشتینە هاوکارمان بە ئەمەش هاوکارت دەبین و دوورت دەخینەوە لەو مشکلەیە لەبەرەوەی ئەم دەزانم ئەتو ئینسانێکی زۆر باش و ڕێک و پێچی فەرموو بەردەوامی بە قسەکان بدە کاکە جان ئەو زەماتە هەر کچێک جوان بە سەرنج ڕاکێش بە سەحبیان دەکرد باشە بە فێری ئەوەی کە ئیشی دامەزرانی ئاهەنگ و ڕێکلام و دیزاینەر و شتانیان پێ دەکرد باشە بەڵام بەداخەوە دایانبردنە شوێنشتر باشە تارا چوو بە ئەو جیانە؟ بەڵێ کە زانی بووی ئەو جێە دەسەڵاتی خۆتانن دڵنیابە تەکید. بینی هەر سێکمانە دەرناچی فەرموو کە زانی بووی ئەو جێ قومارخانەیە و ئیشی خراپی لێ دەکرێت باشە ئەو کسانش دەبن کە لە بۆ ئەو پیاوانەکە ئیشی خراپیان لەگەڵ بکەن بەڵام هەڵات باشە لە دوای نیانگرت بۆ قوربان کێشەکە هەموو ئەلێرەیە باشە ئەو کسە لە دوای هەنجی هاتەکە من بۆی نەجاتێتن لە لایەشکە شەریکەکە دەترسا بە تایبەت ئیتالی دەترسا نەکوونی هێندەکانی کەشف بیتن باشە لێ بەواستی ئەو چەند جارێک کە هاتەکنە من ئەو ڤیدیۆ ئەو ڕسمانیان بڵاو کردەوە ئێستا تێگەیشتە یعنی دەرکەوتنی گۆ لە ڤیدیۆیەکەی بۆ نوعی بووە هەر بۆ نوعی بۆ زیاتر یعنی هیچ پەیوەندێکەکەتان نەبووە کچێ بوومە خینی خۆمە ئێستا تێگەیشتە یعنی دەرکەوتنی تو لەگەڵ تارەی لەو ڤیدیۆیەی بەو جۆرەی بووە هیچ پەیوەندێکەکەتان نەبووە لەوە زیاتر نەبووە بە قوربان ئەوە کچێ بوور معنە خینی خۆمە ئێستا زانیم هەدەفی و شەریکەیەوە بووە ڕسمتان بگرن لەگەڵ تاراخانی لەوەی بە عایلەی ماڵی کاگڕێدوانی پیشاندنەوە و تووشی مشتلێ بکەن و ئەو دووەتان تووشی ئەو مشتلێ بن و سەرتان لە قوڕێ بنێن زۆر ڕاست دەکەی ئێستا ئەو شوێنێکە دەزانی پێدەزانی یان نا ئەو جێ پێزان کە چاو پێکەوتنی لێکرا کاک نەژاد هەر ئێستا دەچنە ئەو شوێنەکەمان نیشان دەدەین و ڕێکات و لە مشکلەکەی دەرچوو بە قوربان ئەو بە خۆتان بڕن کاک نەژاد لۆ دەترسی بە قوربان تارەوەی لەم باس کردیە دەرێ ئەو گروپە زۆر ترسناکە زۆر باش کاکە ئەتومێ بەس دەدوین و جەیەکەمان پێبشانە بە خۆت بڕۆ ڕێکەتین ئەوە بی ئادەم دەهەستە باڕێ هەتا زۆر باڕێ دەستمە هەستە بێشن بەس لە دوورەوە لە دوورەوە بڕۆ باز فهموا كاكا سلام علیک عليكم السلام بخير فهموا زو خدمة تامكا ممنون سپاس دەمانەوێت مدیری ببینیم يدخل لي تاوان با استاذ كرم دەباش دكريب زانو من شركة ئیشەکی ڕێکلامیمان هەیە دەمانەوێت بەڕێوەری ببینیم اي دكريب زانو لا انتواتو کوڕێ ئەو دێ لەسەر ما بەکەم بەڕێوەبەری دوو دەقە لە کاتی دەگرین و دەڕۆی باشا بتاوان دەباوت سپاس فهموا زۆر سپاس باش هاتون بەخێر سلام بێت. علیکم. باش هاتون. بەخێر بێت. چۆن توانم یارمەتیتان بم؟ زۆر سپاس خاتم لە بۆ ئیشەکی ڕێکلامی هاتینە
خۆ بەخێر بن بەس پێم بڵێن چۆن ئێرەتان دۆزیێت چکە تۆزە شوێنەکەی ئیزعاجە یان لە ڕێی کێوە هاتوون لە ڕێی خاتونەکەەوە هاتوین بە ناوی تاراخان ئەگەر بیناسی تارا؟ نا نایناسم دڵنیایی؟ نایناسم ڕاستی کارەکەی لە بۆ ئاسان دەکەم. ئەوە تارایە. نایناسم دڵنیای کە ناناسی؟ هەر یەکم جارە بێ پێشتریش نەدیتێ قەت؟ قەت نایناسم چ بکەین؟ خاتون بەڕێستان بەڕێوەبەری ئێرەن؟ من تەنیا بەڕێوەبەری بەرهەمهێنانم بەڕێوەبەری گشتی ئەمڕۆ نەهاتووە بەس ئاسایە هەر ئیشێکتانم لە خزمەتە زۆر سپاست دەکەم. ناو لە حەزمان دەکرد ڕوبەڕوو لەگەڵ بەڕێوەبەری گشتی قسەی بکەین. بەهەرحاڵ دەیرەوە جارێکش. باش زۆر چاکە با بڕۆین. با بڕۆین. خواتان لەگەڵ بەڕاست. ئەتوو دڵنیایی کە تارەی ناناسی؟ ئەی نەموت کە نایناسم باش. خواتان لەگەڵ کاک ڕۆستەم ئەو جێت پێ کوو بوو بێژن هیچ عقلم نەیدەگرت. لۆیە پێم باشە پۆلیسی لێ ئاگادار بکەینەوە. نانا کاک ڕۆستەم ئەمە هیچ بەڵگەکمان لەدەست نییە یعنی ئەگەر بەڵگەکمان لەدەست بایە ئەو کاتە دەمانتانی شتەچی بکەین پێم باش نییە. آخر ئەمە پێویستە نابی ئەوها بێدەنگی دەبی لە دوو بەڵگەرشی هەر بگەڕین بەڵگەکمان هەر دەستکەوی. کاک ڕۆستەم هەتا بەڵگەمان لە بەردەست نەبی ئەمە ناتوانین پۆلیسی ئاگادار بکەینەوە. ئەلۆ باشم سپاس هەنار کام هەنار کاک ڕۆستەم هەنارە هەنار چێیە؟ ئەوەی شەریکەکە چێ لەگەڵ بکە. ئەلۆ بەڵێ بەڵێ چەند قسەک هەیە دەتەوێت پێمان بڵێ دەڵێ دەمەوێت بتان بینم هەندێک قسە و هەندە نهێنی هەیە دەمەوێت پێتان بڵێم. ڕاستی بەڕازی بە. تەواو زۆر باشە سبەی شەو ئەها بە خۆت جێیەکەی دیاری دەکەین تەواوە چاوەڕێی جوابتم خواحافیز حیات. بێژن متتەئکیدم لە ڕێ ئەو ژنەی ئەمە ئەو قمارخانەی دەبینینەوە دڵنیام. ئەمنیش فکرم وای لێ دەچی دەستت خۆش بی. بڕۆ بڕۆین بڕۆ با داوەتشت بکەم بڕۆ سواری سیارەت بە دەست خۆش. بێژن ئەتوو متتەئکیدی گوتی دێمە ئێرە؟ کاک ڕۆستەم وەڵڵا ئەو جێ بەخۆی دانایە گوتی وەڵڵا دێم. هیچ عقلم نایگیری نابەخوا. کاک ڕۆستەم با تۆزەش کە تەحامولکەین بەشکم بێتن هەموو شتێکی دەزانین ئەو کاتی. باش وەرەکەی. پێم ئاویەوە بەخۆیت. ئەوە ئەتوان تۆزە بڕۆینە خوارتر باش. فەرموو.
وەرە هەناتان وەرە مەترسێ خاتونم دەتویست چمان لۆ باسکەی سام کەدەی لە ڕاستیە من زۆر ناوبانگی ئێوەم زانی بوو بەڵێ زانیم ئێوە پارێزەرن ئەجا ئەمویست ئەوەتان پێ بڵێم کە کارە برادەری من بوو یعنی دەتناسی وانیا بەڵێ باشە لۆ لە سەرەتاوەت نەدەکۆ چونکە ترسام منیش بکوژرم باشە هەنارخا پێم بڵێ ئەوگە ئیش و کارین گۆچێ لەو کۆمپانیایی یعنی نازانیت خۆتان باش تێگەن کەسەیەکی چەند خراپە کاک ڕۆستەم تێبگە ئەو ئیشی ئەو باندە پیسانەیە ئەوانە بەکار دەینن ڕاست باشە دەتوانین لۆکێشین ئەو شوێنە مام دێی لۆکیشن ئەها ئەتان دەبێ بەڵام تکایە ناوی من مەهێنن بێخەم بە بەس نامەوێت تووشی کێشە مەترسێ دڵنیا بە مەترسێ باشە هات دەست خۆش دە زۆر باشت بێژن هەر ئێستا پەیوەندی بە پۆلیسیەوە بکە باشە بەسەر چاو مەترسی هەنارخا قەت نەترسی فەرمو ئەلو جەنابی ئەفسەر دەمەوێت هەواڵێکتان پێڕابگەین و کە لە شوێنێکەیە کاری زۆر خراپی تێدا دەکرێت خۆشم ئێستا دێمەلاتان هەموو شتەکاتان لۆ ڕوون دەکەمەوە باشە؟ باش باش خوا لەگەڵ خوا حەفیز باشە من زۆر خۆشحاڵ بووم بە ناسینتان ئەمە زیاتر هەروەک پێم وتن نای من زۆر سوپاسی هاوکاریت دەکەین من زۆر ئەبێ بڕۆم سوپاس زۆر سوپاس بەجددی سوپاس کاتێکی خۆش باوکە جانسۆنی سوپرایزێکم بۆت هەیە باوکە بەنای منەوە پەیامە بە هەموو خزم و دۆستان بگەێنە من خێزانەکەی خۆم خۆش دەوێ باوکە و بۆیە هەر ئەو ڕۆژە هەر ئەو ڕۆژە بە خێزانەکەم وت وتم مەگەر بە قسەم نەکەی و سیناریۆیەک دروست نەکەینەوە دەتکوژن بەڵێ ئەو ڕۆژە ئەگەر بەگوێم نەکردایە ئێستا من بەم ڕۆژە خۆشە ناگەیشتم ئێمە لە دووری ئێوە زۆر بەختەوەرین و ئەو ڕۆژە بۆم دەرکەوت کە هاوسەرەکەم چەند منی خۆشەوێت و من ئێستا وام بۆ ئەو لە دووری ئێوە زۆر بەختەوەرین خواتان لەگەڵ سوپاس خوددایە کەس لەسەر قسەی من نەکوژە خەڵکیش چی دەرێ بابری